پوختەی دیدی ئێمە بۆ باڵاترین ئامانجی نەتەوەیمان کە سەربەخۆیی کوردستان و دامەزراندنی دەوڵەتی کوردستانە. ئەو ئامانجەی چەندینەوە لە پێناویدا شۆڕشیان کردووە، دایان هەزار هاوڵاتی لە پێناویدا گیانیان بەخشیوە، کۆی گەل و نیشتیمان لەو پێناوەدا ڕوبەڕووی کۆمەڵکوژی و جێنۆسایت بوونەتەوە. بەڵام کوردستانی سەربەخۆ شتێ نییە بە قسەدا بنەزرێت، بەڵکو تەلارێکە پێویستە پایەکانی لەسەر زەمین بچەسپێت. کوردستانی سەربەخۆ ئەبێ دامەزراوەیەکی سیاسی بێ کە پێویستی بە سازانێکی نیشتیمانی نووسراوە لە شێوەی دەستور و کۆمەڵە یاسادا کە کۆدەنی نیشتیمانیان لەسەر بێت بە ئامانجی ڕێخستنی پرۆسەی سیاسی و ڕێخستنی ڕێساکانی پەیوەندی و ململانەی نێوان هێزە سیاسیەکان لە سایی کۆمەڵی دامەزراوەی نیشتیمانیدا وەک ئیدارەی نیشتیمانی، سوپای نیشتیمانی، ئاسایشی نیشتیمانی و دادگای نیشتیمانی کە دامەزراوەی هەمووان بن پێکەوە نەک بە تەنها دامەزراوەی دەسەڵاتداران بن. کوردستانی سەربەخۆ لەگەڵ ئەوەی ئەبێت دامەزراوەیەکی سیاسی بێ، ئەبێت دامەزراوەیەکی کۆمەڵایەتی و ئابووریش بێ. پێویستی بە پتەوکردنی ژێرخانی ئابووریە، پێویستی بە دابینکردنی ئاشتی کۆمەڵایەتیە لە نێوان کەرک و توێژ و ناوچە جیاوازەکانە. بە جۆرێ هەموو تاکێکی هەرێمی کوردستان هەست بە لایەنی کەمی دادی کۆمەڵایەتی و دادی ئابووری بکە، هەست بە بوونی دەرفەتی گونجاو و یەکسان کا بۆ خۆپێگەاندن و سوودمەندبوون لە بودجەی گشتی و سامانی سەرزەوی و ژێرزەوی وڵاتەکەی. کوردستانی سەربەخۆ ئەبێت دامەزراوەیەکی مەدەنی و ڕۆشنبیری بێ کە پێویستی بە زمانی فەرمی، میدیای نیشتیمانی و زانکۆی نیشتیمانیە، پێویستی بە ئازادکردنی کۆمەلگای مەدەنیە بە جۆرێک تاک لە ئینتیمای خێڵەکی و ناوچەیی بەرتەسک دەربازی بێت و ببێتە خاوەن ئینتیمایەکی ئاسۆیی بۆ گەل و نیشتیمان. کوردستانی سەربەخۆ پێویستی بە دابینکردنی ئەم پێشمەرجانە و گەڕانەوەی کەرکک و خانەقین و شنگار و ناوچە دابڕاوەکانی ترە بۆ سەر هەرێمی کوردستان. ئێمە لە ئێستادا پشتیوان بەخوای گەورە پشت ئەستور بە ئیرادەی ئێوە لەسەر زمینی واقع خەبات لە پێناوی هێنانەدی ئەو پێشمەرجانەدا ئەکەین، لەو پێناوەشە هاوکار و هاوخەباتی هەر کەس و لایەنێکی کوردستانی ئەبی. لە هەمان کاتیشا من حەزەکەمەوەتان بیر بکەمەوە کاتی خۆی ئێمە لەسەر مەسەلەی سەربەخۆیی کوردستان لە پەیامێکی خۆمانە بیرروبۆچوونی بزوتنەوەی گۆڕانمان ڕوون کردوێتەوە کە ئێمە لەگەڵ سەربەخۆیی کوردستانین، ئێمە لەگەڵ مافی جاری خۆنووسینین، ئێمە لەگەڵ پێکهێنانی دەوڵەتی سەربەخۆی کوردستانین. بەڵام ئێمە نامانەوێت دەوڵەتێکی فاشیل دروست بێت لە بابەتی دەوڵەتەکانی ئەفریقا و لە بابەتی ئەو دەوڵەتانەی کە لە پاش 2 مانگ 3 مانگ میلەتەکە بێتە سەرجادەکە بێتەوە بە کشوەکە. ئەمانەوێت دەوڵەتێک دروست بێت کە فعلاً جێگەی سەربەرزی هەموومان بێت، لایەنی کەمی کەرامەتی ئینسانی مەحفوظ بکات، لایەنی کەمی معیشەت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکات. نامانەوێت دەوڵەتێکی فاشیل دروست بکەین کە خەڵک لێی ڕابکات، کە خەڵک لێی بێزار بێت، خەڵک بێتە سەرجادەکە بڵێ من تۆم ناوێت. بەڵکو ئەمانەوێت دەوڵەتێک بێت کە ببێ بە قیبلە بۆ هەر چوار پارچەکەی کوردستان هەموو چاوی تێ ببرن، نەک وەکو ئێستا پێمان بڵێن ئێمە بە کەرکوچی بڵێ وەرەوە سەر هەرێمی کوردستان بڵێ منی بێمە سەر هەرێمە گەنەڵەکەی تۆ، نەک ئەمە کە هین ببێت. یعنی لەبەر ئەوە ئێمە ڕێی خۆمانمان بە سەریحی وتووە، ئێمە پێمان وایە ئەگەر ریفراندۆم بکرێت نەک کوردی دڵسۆزەکان، بەڵکو تەنانەت ئەو کوردانەش کە تا ئێستا لەگەڵ خەرەکەی کوردیان نەبوون ئەوانیش دەن کە دەوڵەتی کوردی دروست بێت. هەموو کەسێک خەو بەوە بینێکە هەویەی دەوڵەتی کوردی لەبەردەسانی 100 ساڵە کورد ئامانجی دروستکردنی دەوڵەتی کوردە و لە ئاخرەکەش هەر پێگات.